دەستخۆشی بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی و راپۆرتە لاەن لەگەڵەوەی کە لە هەر شارێکی هەرێمی کوردستان یاخود لە عێراق بە گشتیا بیت ئەبینی پیشەیەک زۆر باوە بە تایبەتی بەرەودروشت لە شاری کەرکووک پیشەیەکە کە مێژوویەکی دێرینی هەیە و ئەگەر ئەمە بەردەوام گرنگی پێ بدرێت هەموو کۆی کە سوودێکی هەیە بۆ کۆمەڵە کەس هەم ئەم پیشێش بەزین دوێتی ئەمێنێتەوە بۆیە زۆر جار ئێمە لە سلێمانی شانازیمان بۆ کرد چەندین ئەم شارە چەندین هونەرمەند و چەندین کەسی بەتوانایتیا بوو بۆ نمونە عوسمان عەلی بوو چەندین هونەرمەندی کەمان بوو برایم خەیات بوو ئەمانە لەگەڵەوەی کە پیشەیەکیان هەبوو هونەرێکی جوانیشیان پێشکەشەکردین بۆیە هیوادارین لەرەکەی ئەم راپۆرتۆ ئەم پیشەیە بەردەوامی هەبێ و زیاتر خزمەت بە کۆمەلگا و ناوچەکەش بکە بە تایبەتی کەرکووکی ڕاستێمەش بە هیواین دەستخۆش بێت ئێمە لەگەڵ ئێوەی ئازیزا بەردەوامە بین ئەچێن لای تەوەرێکی ترمان باز لە کۆنفرانسی ژینگەیەکی ئاسانکرا و کۆمەلگایەکی لە خۆگرەکەین کە لە ماوەی داهاتوە لە زانکۆی سلێمانی لەژێر چاودێری بەڕێز قوبات تاڵەبانیدا ئەم کۆنفرانسە بەڕێوە ئەچێت بەگومان بێریشمان نەچێت دەستگای میدیایی کورسات سپۆنسەری میدیایی ئەم کۆنفرانسە ئاکات با بزانین ناوەڕۆکی کۆنفرانسەکە چییە مەبەست لە ئەم دروشمە چیە ژینگەیەکی ئاسانکرا و کۆمەلگایەکی لە خۆگر بۆ ئەوەی کە باشتر لەسەر ئامانج و ناوەڕۆکی کۆنفرانسەکە گفتوگۆ بکەین ئێستا زۆر بە خۆشحاڵی مانداری بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر پاڤێ جەمیلمان کردو کە بەڕێزیان ڕاگری کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانن لە زانکۆی سلێمانی. پرۆفیسۆر دکتۆرە پاڤێ زۆر بەخێر بێی سەر چاوان. زۆر بەخێر بێی دکتۆرە سپاس بە ئامادەبوون. بەخێر دەرفەتە سپاسی ئێواکەم. زۆر سپاس بۆ تۆ. پێمان بڵێ کۆنفرانسی ژینگەیەکی ئاسانکرا و کۆمەلگایەکی لە خۆگر ئەمە چییە؟ بەڵێ دیارە 3/12 لە تەواوی جیهانە ڕۆژی کەسانی خاوەنپێداویستی تایبەتە. بۆیە ئێمەش وەکو کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان لە زانکۆی سلێمانی بە حکمی ئەوەی کە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بەشەکانی تایبەتن بە بابەت و بە پرسە مرۆڤایەتیەکان و بە تایبەتتر لە بەشی کۆمەڵناسی و کاری کۆمەڵایەتیە کە زۆربەی زۆری کارەکانمان و خزمەتگوزاری ئەو بەشانە کە دوجار دەرچووەکانیان کاری تیا ئەکەن تایبەتە بە کەسانی خاوەنپێداویستی تایبەت. لە هەمان کاتیشا هەر کۆلێژی زانستی مرۆڤایەتی یەکێکە لەو کۆلێژانەی کە زۆرترین ڕێژەی کەسانی خاوەنپێداویستی تایبەتی تایە هەم لە ڕووی فەرمانبەر هەم لە ڕووی خوێندکاریشەوە. ئێمە ساڵانە ڕێژەیەکی زۆر خوێندکارمان هەیە لە بەکەلۆریۆس و ماستەر و دکتۆرا کە لە کۆلێژەکەی ئێمە ئەتوانن بەرەو پێشەوە بچن لە ڕووی خوێندنەوە. خوێندکاری زۆر سەرکەوتومان هەیە کە ئێستا بەڕاستی جێگەی خۆشحاڵیمانە. کاکەشڤان تەوەرەکەی پێشترێکێکە لەو خوێندکارانەی ئێمە کە ئێستا خوێندکاری دکتۆرایە لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان و بەشی کۆمەڵناسیە. بۆیە ئێمە بەردەوام پەیوەندی و کۆنتاکتێکی زۆرمان هەیە لەگەڵ کەسانی خاوەنپێداویستی تایبەتە. هەر ئەمە ژوای لێکردین بەڕاستی ئێمە هەست بە بەرپرسیارەتی بکەین بەرامبەر بە کەسانی خاوەنپێداویستی تایبەت لەگەڵ ڕێکخراوی کە مندامانی هەڵەبجە پێکەوە ئەم کۆنفرانسە زانستیە ببەستین. کۆنفرانس سەکۆیەکی فراوانە، سەکۆیەکی گشتگیرە، سەکۆیەکە بۆ ئەوەی کە بیر و بۆچوون و ڕاجیاوازەکان کۆ بکاتەوە، بۆ ئەوەی کارلێک و پەیوەندیەکی بەرجەستەتر تێکەڵ بکات. بە جۆرێک ئێمە تەنها هەر ئەوە نەبێت کە کۆمەڵی خوێندکارمان هەیە کە کەسانی خاوەنپێداویستی تایبەتن لە هەمان کاتی شاوانەکانمان تایبەت بەوەیە کە دوجار چۆن دەرچوەکانی ئەو بەشانە خزمەتگوزاریەکانیان پێشکەش بۆ کەساناکەن. ئەمانە و زائیدەن ئێمە ئەو طموحەکەمان گەورەترە ئەمانەوێت بە شێوازێکی زانستیانە توێژەرەکانمان لە بزانین یعنی دەست بخەنە سەر برین و پێداویستی و ئەو لایەنانەی کە لە ڕووی زانستیەوە گرنگە بۆ کەسانی خاوەنپێداویستی تایبەت. یعنی ئێمە ئەزانین کە ساڵانە لە یادی کەسانی خاوەنپێداویستی تایبەتە چەندین چالاکی جۆرا و جۆرە کرا، بەڵام لەوانەیە بەپی پێویست نەبێت. بەپی پێویستەکە بۆ نییە لەبەرەوەی کە لەوانەیە هەر یادێک بێت و تێپەڕێ، بەڵام ئێمە ئەمانەوێت جیاوازەکەی ئەم کۆنفرانسە لە چاو یادەکانی تر ئەوەیە ئەم بابەتە هەم بابەتێکی مرۆڤایەتیە، هەم بابەتێکی پیشەیە چونکە پەیوەندی بە پسپۆڕی کۆلێژەکەی ئێمە هەیە، هەم لە هەمان کاتیشا بابەتێکی زانستیە. ئەگەر ئێمە لە ڕێگەی توێژەرەکانەوە بە شێوازێکی ورد و زانستی دەست نەبن بۆ هەموو ئەو لایەنانەی کە کەسانی خاوەنپێداویستی تایبەت ئەبێت لی وردبینەوە لێ کۆڵنەی لە بارۆکەین و گفتوگۆی لە بارۆکەین ناگەینە تەواوی کرۆکی بابەتە زانستیەکە. ڕاستە دکتۆرە بچینە سەر ئەو بابەتەی بۆ نمونە
زانکۆی سلێمانی ناوەندێکی کاتمیە ئێستا ئێمە لێرە ئەم گفتوگۆیەکەین لەوانەیە بچین لەگەڵ هەر خاوەن پێداویستێکی تایبەتە یەک کۆڵ مەعاناتی پێبێت یەک کۆڵ کێشەی پێبێت بەڵام تۆ ئەگەر ئەمە بهێنی لە ڕووی زانستیەوە کاری لەسەر بکەیت لەم کۆنفرانسەیە تا چەند ئێوە توانیوتانە ئەو کەسانە دیاریکەن کە دەست بخەنە سەر برینەکان بۆ نمونە لە ڕۆژێکا کەیا دەکرێتەوە من نەتوانم چەپکە گوڵک بەرم بتوانم کۆمەڵی کێشەیان بۆ چارەسەرکەم کۆمەڵە گرفتی شوێنە گشتیەکانیان بۆ چارەسەرکەم کۆمەڵە گرفتی ئەویان بۆ چارەسەرکەم کە هەتا ئێستاش شوێنێکیانی لەسەر جادەکان بوەستن یعنی ئەمانە شتی وردن بەڵام لە ناوەندەی ئەکادمیا توانێ ئەمە بەدوایە بچیت ئێوە کێتان ئامادە کرد لەسەر ئەم پرسانە قسە بکات. دیارە بە خۆشحاڵیەوە بەڕێز کاقوباد وەکو هەموو کاتێکی تر وەکو جێگری سەرۆکوەزیران بەڕاستی چۆن دەستی بردووە بۆ هەموو پرسەکان دەستیشی بردووە بۆ پرسی کەسانی خاوەن پێداویستی تایبەت وە کارێکی زۆر باشیشی کردووە. خۆشحاڵانە ئێمەش ئەم کۆنفرانسە کە ئامادەمان کرد بەڕاستی بەڕێزیان قبولیان کردووە کە سەرپەرشتی کارەکە بکەن و خۆشیان کەسێک بن بەوەی کە سپیکەرێکی ئەساسی بن لەو کۆنفرانسەیە و من حەز ناکەم لێرەوە هەموو ئەو بەڵێن و هەموو ئەو ئیشانەی کە لە کۆنفرانسەکە ئێمە ئەمانۆک و مفاجئەیەک بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت چەند دەستکەوتێک ئیعلان بکەین لەو کۆنفرانسەیە بەڵام ئەتوانم باس لەوە بکەم کە کۆنفرانسەکە هەمەڕەنگە تەنها هەر توێژینەوەکانمان نییە بەڵکو چەندین چالاکی جۆربەجۆریشمان هەیە هەر لەو کۆنفرانسەیە خۆشبەختانە زۆرێک لە وەزیرەکان ئامادا بن ئەو ڕۆژە پانێڵێکیان هەیە هەر بۆ ئەوەی کە لە حکومەت بزانین کە ئەوان چۆن کاریان کردەوە دوجاری چۆن کارەکەن ئەمانە بزانین هەکبەی پڕ لە خزمەتگوزاری ئەوان چی تریتیا ئەبێت بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و لە هەمان کاتیشا ئێمە وەکو بەڕێزە باس کرد چەند کەسانێک کە کەسانی خاوەن پێداویستی تایبەتن بەڵام پێشتر خوێندکاری هەم کۆلێژێک زانستی مرۆڤاتی بوون هەم زانکۆی سلێمانی بوون ئەوان باز لە تەجروبەی خۆیانەکەن و باز لە سەرکەوتنەکانی خۆیانەکەن چونکە بەڕاستی کەسانی خاوەن پێداویستی تایبەت هەر ئەوە نییە کە ئێمە مەسەلەن بەزەیمان پیانە بێتەوە بە پێچوانەوە ئێمە ئەبێ هێز و توانە و ئینەرجی لەوانە وەربگرین هەر ئەبێ دەستەوازێژ لا هەر ئەوە دەستەواژێکی هەڵەیە بەڕاستی ئەم کۆنفرانسەش هەدەفە سەرەکیەکەی ئەوەیە کە ئێمە هۆشیارکردنەوەیەکمان هەبێ بەرامبەر بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە چۆن بتوانین مامەڵەیان لەگەڵا بکەین ئێمە ئەمانوێ ژینگەیەکی ئاسانکراو و کۆمەڵگەیەکی لەخۆگر بە و مانایی کە ئێمە هەمومان ئەبێ لە کۆمەڵگەیەکە یەکسان بین ئێمە ئەبێ ماف و ئەو دەستکەوتانی کە هەمانە بۆ هەموو تاکەکان بێ بەبێ جیاوازی بەبێ جیاوازی ئەوەی کە کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە یاخود بە جۆرێک چونکە چەمکی خاوەن پێداویستی تایبەتیش خۆی بۆ خۆی چەمکێکی گشتگیرە چەندین لایەن لەخۆگرێ بۆیە ئێمە زۆرمان ماوە هەم لەسەر ئاستی زانستی هەم لەسەر ئاستی کۆمەڵگەیی ئێمە ئەمانە لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە بە تەواوەتی لەم بابەتە تێبگەین و لە هەمان کاتیشا ئێمە کۆمەڵێک مامۆستا و فەرمانبەری زۆر باشمان هەیە لە زانکۆی سلەیمانیا کە ساڵانێکی زۆرە کارەکەن یعنی ئەو خزمەتی ئەوان ئەیکەن بەڕاستی بەکەم کەسەکرێ بۆیە ئێمە ئەمانە لەو کۆنفرانسەیە خودی سەرۆکی زانکۆی سلەیمانی بە خۆشحاڵیەوە کە زۆر دەست پێشخەرە لەو چالاکیانەوە دەست بۆ ئەو چالاکی و بابەت و پرسانە بین کە پێشتر نەکراوە بەڕاستیەکەی کە ڕێزلێنانیان بۆ ئەکا کە ئەمان ئەبێ ڕێزیان لێ بگیرێ و بە پێچەوانەوە ئێمە خزمەتکراوین لە ڕێگەی ئەوانەوە بۆیە بەڕاستی کۆنفرانسەکە چەندین تەوەر و چالاکی جۆر بە جۆر لە خۆی ئەگرێ ئەوش بۆ ئەوەیە کە بەڕاستی هەمەڕەنگیەکی پێوە دیارە ئەوش بۆ ئەوەیە کە ئێمە بتوانین سوود لە یەکتری ببینین و لە ڕێگەی زمانی خۆیانەوە ئەو کەسانی کە کەسانێکن کە بەڕاستی کۆمەڵی پێداویستی تایبەتیان هەیە بزانین ئەوان چیان ئەوێ کەوتەوانیشە بن بە یەکێک لە قسەکەرەکان لە نێو کۆنفرانسەکە بەڵێ بەتەکید ئەوان دوو تەوەرمان هەیە کە تایبەتە بە کەسانێک کە خۆیان تەجروبیان کردووە لە ناو زانکۆی سلەیمانیا و چۆن پێشکەوتون و چ تەجروبەیەکیان هەیە لە زمانی خۆیانەوە ئێمە ئەو تەجروبەیە وەرەگرینەوە و چیشیان هەیە لە داهاتوە کە پێویستە بۆیان بکەین چونکە زۆر جار کاک سەرکۆ لانەخان ئێمە کەسانی خاوەن پێداویستی تایبەتن ئێمە ئەمانوێ هاوکاریان بکەین بەڵام نازانین چۆن هاوکاریان بکەین زۆر جار لەوانەیە ئەو هاوکاری ئێمە بەپێی پێویستی ئەوان نەبێت زۆر جار ئەوەی کە ئەو هاوکاریە زەرەر لەوان بگەێنێ لەوانەیە قازاجیان پێ نەگەێنێ بۆیە زۆر گرنگە ئێمە هۆشیاریمان هەبێ چۆن چی بکەین چۆن ئەتوانین هاوکار بین لە چ سنوورێکە ئەوەیە کە ئێمە کاتە دکتۆرە پاڤێ بەڕێستان لە ڕێگای بەڕێوەچوونی کۆنفرانسێکی لەم شێوازە بە تەنها لە ڕۆژی کەسانی خاوەن پێداویستی تایبەتە ئێمە ئەتوانین
ژینگەیەکی ئاسان کرا و کۆمەڵگایەکی لە خۆگر بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت دابین بکەین؟ بەڵێ خۆی طبعاً ڕۆژێک کافی نییە بە دنیایەوە، بەڵام ئێمە ئەتوانین لەو ڕۆژەیە کۆمەڵێک توێژینەوەی زۆرمان هەیە. ئەم توێژینەوانە لە چەندین تەوەری جۆرا و جۆرەوە کراوە، لە تەوەری بیناسازی و تەلارسازی و ئەندازیاریە هەمانە، لە تەوەری زیرەکی دەستکرد و تەکنەلۆژیا هەمانە، لە تەوەری کۆمەڵناسی و کاری کۆمەڵایەتیا هەمانە، لە تەوەری پەروەردەیی، تەندروستی، یاسایی، ئەمانە هەمووی تەوەری زۆرن کە لە ناو کۆنفرانسەکە لە بواری ڕاگەاندن و میدیا. ئەم لەم تەوەرانە ئێمە بە تەکید کۆمەڵێ ڕاستپاردە و پێشنیاری ئەم توێژینەوانەمان دەسەکەوێتەوە، بۆیە ئەمە خۆی کرۆکی بابەتەکەیە. ئەم ڕاستپاردە و پێشنیارانە جارێکی تر ئێمە کۆیەکەینەوە و ئەیکەین بە ڕاستپاردە و پێشنیاری کۆنفرانس، دوجار ئین بەلایەنە بەرپرسەکان تایبەت بە شارەوانی، تایبەت بە خوێندنی باڵا، بە ڕاگەاندن، هەر یەکە و بە پێی ئەرکی بەرپرسیارەتی خۆیان، ئەمانە جارێکی تر ئەو لایەنانەش سوودی لێ ئەبینێتەوە کە دوجار چۆن کاریان لەسەر. زۆر باشە. ئەمەی کە ئێوە کاری لەسەرەکەن ئەتوانین بڵێن دوولایەنەیە، هەم پێداویستیە هەم هۆشیاریە. تا چەند ئەو توێژینەوانەشی کە پێشێرەکرێ ببێتە بەشێک لە هۆشیاری. بۆ نمونە ئێمە بگەڕێنەوە زانکۆ ئەماکات، بەڵامەش بێ بگەڕێنەوە بۆ سەرەتایی، یعنی مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت، مناڵێک کە هۆشیاری هەبێ بەرامبەرەوەی کە گاڵتەی پێ نەکات، مناڵێک کە هەست بەوە نەکات کەم کەمە لە ناو کۆمەڵگا. یعنی هەر لە ناو زانکۆیە من زۆر دڵخۆشم، منیش لە کۆلێژی بنەڕەتیم، یعنی لە بەشی هونەر کەسمان هەیە دەستێکی نییە، بەڵام ئێستا لەو حەکانی ئەو لەوێ هەڵواسراوە، تواناکان زیاترن. چۆن ئێمە ئەم توانایە و ئەم بەهرانە لە سەرەتایی و بخەینە ڕوو هەتا ئەگاتە ناوەندەی چەکاتمی وەکو زانکۆ لە توێژینەوەکانە باسی وا هەیە کە بکرێت؟ بەڵێ بە تاکید هەر کۆلێژی بنەڕەت پەروەردەی بنەڕەت هەر خۆیان بەشی پەروەردەی تایبەتیان هەیە، بۆیە بە تاکید هەر جونگەیەک لە زانکۆی سلەیمانیا بگرین چەندین ئیش ئەکات بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت. بەڵام ئێمە پێویستمان بەم کۆنفرانسەیە کە ئەم پسپۆڕە جیاوازیانە کۆ بکەینەوە و پێکەوە سوود لە تواناکان یەکتری ببینین، هەم لە ڕووی هونەریەوە هەم لە ڕووی تەندروستی و پەروەردەیی و تەنانەت یاسایی و ئەو هۆشیارە گشتیە. چونکە ئەگەر ئێمە هۆشیاریمان نەبێ بەرامبەر بە پرسەکان، ناتوانین لە ڕەفتاریشمانە ئەو هۆشیاریە بەرجەستە بکەینەوە. کاتە هۆشیاری پلەیەکە بۆ ئەم کۆنفرانسە کە بتوانین لە ڕێگەی ئەو توێژینەوان و دوجار توێژینەوەکەش ئەچێتە دووتوێی گۆڤارێکی زانستیەوە کە بڵاوەکرێتەوە. ئەمەش بە دۆکۆمنتکردنی زانیاریەکانە کە هەچ بابەتێک هەر زانیاریە کە بە دۆکۆمنت کرابوو بە سەرچاوێکی زانستی بە تەکید جیلاوجیل سوودی لێ ئەبینرێ و ئەبێ بە سەرچاوێکی زۆر باش و ئیشەڵا پەنجەیەکی باش دیارە بێ بەم هیوادارین کۆنفرانسێکی زۆر سەرکەوتوانە بەڕێوە بچێت، بتوانێت خزمەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بکات. دووبارە سوپاس بۆ تاوای زانیاریەکان و سوپاس و ئامادەبوون. سپاس بۆ ئامادەبوون.